کرد مامۆستا سەرپشکە لەوەی کە بایکۆت بکە یاخود نێتە ناو ناوەندەکانی خوێندن هیچ سزایش نە سزای دەرونی نە سزای نادرێ مامۆستا سەرپشکە لەوەی داوام بکە یاخود داوام نەکە بەڵام من ئاگادارم زۆربەی ڕێژەی زۆری مامۆستایانی سنووری ئێمە کێش و گرفتمان نێوە داوامی خۆمان ئاسایی دەکەین وەکویشت مامۆستایان بایکۆتی ئەم زەنگ لێدانەمان کردووە و پێمان وایە تا وەڵامی داواکانمان نەدرێتەوە ئێمە سوورین لەسەر چاڵاکی مەدەنیەکانمان و بەردەوام ئەبین لەسەر داکۆچیکردن مافی مامۆستایان و هۆکاری بایکۆتکردنەکەشمان هەر بەوە ئەگەڕێتەوە حکوومەت تاکو ئێستا وەڵامی ئەو داواکاریانەی ئێمە نەدەێتەوە کەوا لە 11 2016 ئەنجومەنی تەلەڤیزیۆنی یەکێتی مامۆستایانی کوردستان پێشکەش یادداشتێکدا پێشکەش بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانی کردبوو تەنانەت خودی کاک مەسعودیشکەوە بەڵێنی بە مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایاندا بووکەوە لەسەری ڕابوەستن تا لە سەفەرەکەی گەڕێتەوە بەڵێنی پێدام کە چارەسەری کێشەکانی بکە بەڵام بەداخەوە بەڵێنەکەی ئەویش دیار نین و بزر بوون وەکو سەرجەم بەڵێنەکانی تری حکوومەت کەوا زیاتر لە ساڵێکە بەڵێنمان پێ ئەدات بەڵام هیچ بەڵێنەکانی ناگەینتە جێ لە ڕاستیدا ئەگەر بەو شێوەی ئێستا بڕوات کاریگەری زۆر خراپی دەبێت ڕەنگە بکتەوە هۆی ئەوەی کەوا مامۆستایان نتوانن ینی بەو شێوازەی کە ئێستاش بێنە قوتابخانەکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم کەوا ئاوڕێک لە مامۆستایان بداتەوە چونکە بەڕاستی مامۆستا پێویستی بە خزمەتی زیاتر هەیە ئێمە لێرە داوای لێ دەکەین لە داهاتوودا ئاوڕێکی جدی لە مامۆستایان بداتەوە ئینشاڵڵا لە هەمان کاتیشدا ئەمە نابی بەو شێوازە بابرین حکوومەت بەم شێوازە خەمساردی بکات لە داواکاریەکانی مامۆستایان ڕاستە مامۆستا ئامادەیە قوربانی بدا و ئارام بگرێ و سەبر بگرێت لەسەر ئەو معاناتێکایەتی بەڵام پێویستیشە ئەوان بە شێوازێکی زۆر جدیانەتر یاخود بە خەمخۆرانەتر بڵین بێنە دەنگ لۆ بە داواکاریەکانی مامۆستایان و هەموو چینەکانی فەرمانبەران لە کوردستان تاوەکو ئێمە بتوانین بەردەوامی بدەین بە پرۆسەی خوێندن و هەرێک کەو لەلای خۆ بە پرۆسەیەکەوە تایدا بەشدارە. سرودی رقیب سلام کن علينا وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی شۆران جارێکی تریش دووپاتی دەکەینەوە کە ئێمە ئەو پەیامی کە پێمانە وليه راح لدن